يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە زنجیرە باسێکدا لە خزمەت جەنابتان و مسلمانان و ئیمانداراندا باسی فەرمودەیەکی پێغەمبەرمان کرد صلی الله عليه وسلم کە ئەمری بە ئومەتەکەی کرد و ڕای سپاردین لەناو خۆماندا لا تەباغەضوا حقد و ڕق بەرامبەر یەکتریدا نەگرین، دڵپاک بین، ولا تەحاسەد و حەسوود نەبین بەرامبەر یەکتر، ولا تدابروا ئەی ئومەتەکەم پشت لە یەک مەکەن، وەکو یەک جەستەوا بن، وەکو ئەندامانی جەستەیەک وا بن، وەکو خشتەکانی دیوارێک وا بن و پشتی یەکتری بگرن و پشت لە یەک مەکەن، ولا تەقاتەعوا پارچە پارچە مەبن. دوو تاری جومعەکانی ڕابردوو لەسەر وشەی ولا تەقاتەعوا هەڵوێستەیەکمان کرد و باسی پارچە پارچەبوونی ئومەتی ئیسلام و پارچە پارچەبوونی خێزانەکانمان کرد. ئەمڕۆ باسی ئەو هۆکارانە دەکەین کەوا ئینسان پارچە پارچە دەکەن، خێزان هەڵدەوەشێنن. خاڵی یەکەم لەو شتانەی کەوا تەقاتع و پارچە پارچەبوون و دابەشبوون دروست دەکەن لەناو ئەندامانی یەک خێزاندا بریتیە لە هەڵوێستی نەزانانەی دایک و باوک. باوک و دایک بە بێگومان دڵسۆزترینی کەسن بۆ ئەولادی خۆیان، بەڵام جاری وا هەیە لە ئەنجامی دڵسۆزیەکەیاندا کە ڕەن بێت دروست بێت لە ڕوویەکەوە، بەڵام لە ئەنجامە پارچە پارچەبوونی ئەندامانی خێزانەکەی لێ دەکەوێتەوە. ئەویش بەوەی ئەم باوک و دایکە لە ڕووی مادیەوە، لە ڕووی بەخشینەوە هاوکاری یەکێک لە ئەولادەکانیان بکەن، کەمتر هاوکاری کەسێکی تریان بکەن. ڕەن بێ بڵێ ئەمیان دەستکورترە، ڕەن بێ ئەم خوێندکارە، ڕەن بێ ئەم نەخۆشە، بەڵام ئەولادەکەی تر، مناڵەکەی تر ئەوە نازانێت. بۆیە لە شەریعەتی ئیسلامدا دەبێت دایک و باوک زۆر وریابن لە بەخشین بە منداڵەکانیاندا. جا مناڵ مەبەستم هەر ئەوە نییە کە عمری 4-5 ساڵە، حتا گەورەبوونی زۆر گەورەبوون جیاوازیان لە بەینا نەکەی، کە جیاوازی لە بەیناکردن ئەوان خۆشەویستیان بۆ یەکتر نامێنێ، خێزانەکە هەڵدەوەشێ، پارچە پارچە دەبێت. هەروەها جگەل لە ڕوان مادیەکەی، لە ڕووی نازکێشان و سۆسپێدانیشەوە ئەویش دەبێت جیاوازیان نەکرێ. دوو مناڵت هەیە، یەکیان لە ئامێز گرت و ماچت کرد، دەبێت ئەوەی تریشان لە ئامێز بگری و ماچی بکەی. وێ زانایان فەرموویانت لە ماچکردنیشا دەبێت ڕەچاوی مناڵەکانت بکەی، تەنانەت بەڕێزان نەک مناڵەکانت، نەوەکانیشیان. تۆ دوو کچت هەیە شوویان کردۆ، مناڵەکانیان دێن بۆ ماڵت لە جومعەیەکە، لە جێژنێکە، لە هەر مناسبەتێک و سەردانێکا بێت. چەندە سۆز دەدەی بە منداڵی ئەم کچەیانت، ئەبێ ئەوەندەش سۆز و ڕێز بێی بە مناڵی کچەکەی تریانت، چونکە دڵنیا بە هەست پێ دەکەن کە هەستیان پێکرد تۆ ڕێز لە حرمەت لە مناڵەکانی ئەو زیاتر دەگری لەویان، بە ئەویان خۆشحاڵتری لەویان، خزمەتی باشتری ئەویان دەکەی لەویان، ئەوان لەبین یەکا ڕقیان لە یەکتر دەبێت. با گەورەش بن، با کچەکەت شووی کرد بێ، با کوڕەکەت ژنیە نابێ، دڵنیا بە ئەو خێزانە بەرەو پارچە پارچەبوون دەڕوە. بۆیە خاڵی یەکەم و ئەساسی بۆ ئەوەی خێزانەکان مناڵەکان پارچە پارچە نەبن، ئەبێ باوک و دایک فەنان بن، هونەرمەندانە لێزانانە جیاوازیەکانی نێوانیان هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی سۆز و معنەویەوە بپارێزن یان نەیهێڵن. دووەم خاڵ کە خەڵکی پارچە پارچە دەکا و لە یەکیان دوور دەخاتەوە، بریتیە لە سیحرکردن، لە جادوبازی. ئەمڕۆ زۆر خەڵک لەبارەی جادووەوە پرسیار دەکا، زۆر کەس گومانی وایە سحری لێکرابێ. هەیە مناڵی نابێ ئەڵە سحرم لێکراوە، هەیە چەند جار خوازبێنیکاری چۆ شووی بۆ ناکرێ ئەڵە سحرم لێکراوە، هەیە گەنجێکی ڕێک و پێکەوە لەوانەیە 10 جار چوو بێتە خوازبێنی کچی باش و هەر هەڵناسووڕێ و هەت شتێک دێتە پێشەوە یەکسەر پێڵن دیارە تۆ سحر لێکراوە، هەیە کەسابەتی بۆ ناکرێ سحری لێکراوە، هەیە دڵی تەنگە هەر دڵن سحر لێکراوە، هەیە ژنومێر ناکۆکە هەر ئەڵەن سحرتان لێکراوە، دەستگیران لە یەک جار دەبنەوە هەر پیان دەوترێت سحرتان لێکراوە، جادوتان لێ نووسراوە.
بۆیە حەز دەکەم لەسەر ئەو خاڵەش بوەستم. یەکێک لە هۆکارەکانی کێشەکانی ناو کۆمەڵگا و جیابوونەوەی ئەندامەکان و دابەشبوونی خەڵکی بریتە لە سیحرکردن. بەڕێزان سیحر لە لای ئەهلی سونەت و جەماعەت حەق و ڕاستە و کاریگەری خۆی هەیە. قورئانی پیرۆز لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 102دا لە بابەتێکی درێژی حەزەتی سولەیمان پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ باسی ئەوەمان بۆ دەکا فەیەتەعەلەمونە منهما ما یفەرقون به بین المەرء وزەوجه. ساحر زانستی سحر کارێکی پێدەکرێت کە جیاوازی و دووبەرەکی و ئاژاوە دەخەواتە نێوانی ژن و مێردەوە. ئەمە نەسی قورئانە. ژن و مێرد بە سحری ساحر لەبەر چاوی یەکتری ناشرین دەبن، ئارزویان بۆ یەک نامێنێ، خۆشەویستیان لا دەچێ. شێخ ئیبن عوسەیمین لە تەفسیرەکەیدا لە مجەلەدی یەکە لە پەڕەی 250دا دەفەرمێ سحری بینی ژن و مێرد دوو جۆری هەیە، جۆرێکیان ڕەشکردن لەبەر چاوی یەکتر، جۆرێکیان سحری ڕەبتی پێدەوترێت. لەو تەفسیرەیە وا دەفەرمێ لە تەفسیری ئەثەمیندا کە شێخ محەممەد صالح العوسەیمین نووسیوێتی، دەفەرمێ سحری ڕەبت ئەوەیە ئەم پیاوە وا تەعەلوقی بە ژنەکەیەوە دەبێ ئەڵێ نابێ یەک دەقە لێم دوورکەویتەوە، یان ژنەکە وا تەعەلوق بە پیاوەکەیەوە پەیدا دەکات ناهێڵە بۆ سەر ئەویش بەتەنیا بچێ، ئەوەش بە خۆی بەڵایەکەیە، یان لەبەر چاوی ئەوەندە ناشیرینە یان دەڵێ نابێ یەک سانیە لێم دوورکەویتەوە بۆ هیچ شوێنێک بەبێ من بڕۆی. ئەوەش جۆرێکە لە سحری ڕەبتی پێدەوترێت. سحر کاریگەری لەسەر چێ هەیە بە زۆری؟ ئایا ئەم هەموو خەڵکی کەڵەن سحرمان لێکراوە ڕاستە؟ سحر کاریگەری لەسەر چێ هەیە؟ هەر کە دەڵێن سحر هەیە هەمومان ترسێک دەمانگرێ. ئەو کەسانی سحریان لێ دەکرێ و کاریگەریان لەسەریان دروست دەبێ، یەکەم ئەو کەسانن کە زیکری خوا ناکەن، لەخوا غافڵن، یعنی پەیوەندێکیان بەخواوە کەمە. دووەم ئەو کەسانن کە سێشتیان تێدایە، هەر کەسێ سێشتی تێدا بێ سحر کاریگەری زۆرتر دەبێت لەسەری. یەکەمیان ضعیف العقلی، لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان و خوشکان و برایاندا، ئەو کەسانی عقلیان لاوازە، ئەو کەسانی بە هەموو شتێک بڕوا دەکەن، ئەو کەسانی خۆش باوەڕن، عقلیان کار ناکا باش، بە عقلی خۆیان بیر ناکەنەوە، بە عقلی خەڵک بیر دەکەنەوە، سحر کاریگەری زۆرە لەسەر ئەوانە. دووەمیان قەلیل التەمیزی، ئەو کەسانەی کە شل یەک جا ناکەنەوە، ژەهر و شەکر لێک جا ناکاتەوە، دۆست و دژمن لە یەک جا ناکاتەوە، بە یەک قسە دەتوانی لەم بارە بیبێ بۆ بارە لەو بارە بهێنی بۆ بارە. ئەو کەسانی کە دۆست و دژمنی خۆیان چاک و خراپ شەهر و ژەکر لێک ناکەنەوە، ئەم کەسانەش سحر کاریگەری زۆرە لەسەریان. سێم ئەلقەوی الحەساسە، ئەوانەی زۆر هەستەوەرن. ها لە مەجلیسێکا قسەیەک دەکرێت 10 کەس دانیشتون، نۆیان بە خەیاڵیشیان دانایە، یەکیان ئەو قسەیە دەباتە سەرخۆی، ئەڵێ دیارە مەبەستیان من بووە. 10 ئافرەت دادەنیشن دەستنە شوێنێکەوە یەک قسە دەکرێت، نۆیان بە خەیاڵیان دانایە، یەکیان دەڵێ دیارە نێتی ئەو قسەیە مەبەستی من بووە، بۆ شکاندنی من بووە. ئەو کەسانی زۆر هەستەوەرن، هەموو شتێک دەبنەوە سەرخۆیان، بە هەموو قسەیە قەڵسن، بە هەموو شتێک ئەڵێن خەڵک لەگەڵ منیەتی و ئەزان گاڵتەی پێکراوە، ئەو کەسانش سحر زوو کاریگەریان دەبێت لەسەریان. سحر چییە؟ سحر بەڕێزان شتێکە کار دەکاتە سەر مێشک و چاو، بەو شێوەیەت لێ دێ کە ساحیرەکە دەیەوێت. ئیمان فەخرەدین ڕازی 8 جۆری سحری باس کردووە کە من بابەتەکەم باسی سحر نێ بەتەواوەتی، باسی لێکدابڕینە بەهۆی سحرەوە. ئێمە وتارەکەمان لەبیر نەچێتەوە، باسی لێکدابڕانی ئەندامان کەسەکان خێزانەکان بەهۆی سحرەوە. سحر بابەتێکە، یەکێک لە جۆرەکانی ئەوەیە کابرای ساحر کاریگەری دەبێت لەسەر هەست و دەرونی بەرامبەر سحر لێکراو، وای لێ دەکە ئەم چۆنی بوێ ئەو وا بیر بکاتەوە، ئەم چۆنی بوێ ئەو وا ببینێ. بۆیە خۆی گەورە لە باسی ساحرەکانی فیرعەونا دەفەرمێ لە سوورەتی عەرافە سەحەڕوا ئەعیونا الناس واستەرهەبوهم وجاءوا بسحر عظیم. ئەو ساحرانە کە ئەو حەبل و گولی سوشتانەیان فڕێدەدا، لەبەر چاوی خۆیاندا یەقینیان هەبوو کە هیچیان لێ نەهاتووە. ساحرەکە خۆی هەری گولیسەکە دەبینێ، هیچ نابینێ، گۆڕانکاری بەسەرە ناتوە، بەڵام سەحەڕوا ئەعیونا الناس لە مێشکی خۆیاندا وا گومان دەبن ئەم گولیسەکە فڕیانداوە مارەوە ئەژدیهایە و دەفیشکێنەوە دەجوڵێتەوە. چی لە مێشکی ساحرەکەدا بوو؟ مێشکی ئەو خەڵکە وا دەبینێت چاوی ئەوە دەبینێ، لەبەر چاوی بینەرەکەشە سحر لێکراوەکەدا وا دەزانێت ئەوە مارەوە دەجوڵێتەوە. ساحرەکە خۆی یەقینی هەیە کە وانیە، هیچ نابینە، گۆڕانکاری بەسەرا ناتوە، بەڵام سەحەڕوا ئەعیونا الناس واستەرهەبوهم دایان ترساندن. شێخ محەممەد متەوەلی شەعراوی ڕەحمەتی خوای لێبێ لە تەفسیرەکەیدا زۆر جوان ئەو بابەتەشی دەکاتەوە. دەفەرمێ
ئەڵێ سحر بەهۆی چیەوە ڕوودەدا بەهۆی شەیاطینەکانەوە ئەو کەسانی ساحرن زۆر پیسن تەنانەت هەیەنە نەعوذ بالله قورئان دێنە و بە پێدەچێتە سەری میز بە قورئانە دەکا بۆی وا لەگەڵ شەیتانە تێکەڵاو بێ ئەم شەیاطینیانە دەچنە سەر شکلی شتێکەوە بەڵام زوو نامێنن بۆ نمونە کەسێک کۆترێک دێن دەست دەکاتە باخەڵیەوە دەستەسڕێکی تێدا ئەوە فڕێدا و ئەبێتە کۆترێک و لەبەر چاوی تۆ دەفڕێ ئەوە شەیاطینیەکە لەسەر شکلی ئەو کۆترە دەفڕێ لەبەر چاوی تۆ بەڵام ساحیرەکە خۆی یەقینی وایە کە هەر دەستەسڕەکەیە ئاوا دەکا و مارێک دەپەڕێ ئاوا دەکا پارەیەک دروست دەبێ ئەمانە لەبەر چاوی تۆ داوان شەیاطینەکەش زوو بەتاڵی دەکاتەوە چونکە ئەگە بێت و تەقەلە و کۆترە بکەی بیکوژی شەیاطینەکە دەکوژێ بۆیە خێرا بەتاڵ دەبێتەوە جیاوازی معجزەی پێغەمبەران لەگەڵ ساحراندا ئێستا یەکێ پرسیارێک ڕەم پێ بکە باشە مامۆستا سیحر کە ئەم هەموو بەڵاو زەرەدەی هەیە بۆ خوا ڕێگەی پێداوە خۆ نابێ خوا زەرەدی بەندەکانی بێەوە بە من پرسیارێکی جوانە خوا بۆ ڕێگەیدا سحر هەبێ بەڕێزان بۆیە سحر هاتووە لە درێژایی مێژووی مرۆڤایەتیدا ساحر هەبووە تا ئێستاش ئەوەیە معجزەی پێغەمبەران لەگەڵ ساحراندا لێک جیا ببنەوە خوا قەت خراپەی بۆ بەندەکانی ناوێ عەرزم کردن جەنابەت لەڕەن بە حەقی ئەو پرسیارەت هەبێ باشە بۆ خوا ڕێگەی ئەم شەیاطین و ساحرانە دەدا ئەم شتانە بکەن و خەڵکی ناڕەحەت بکەن بۆ ئەوەی خەڵکی بزانن معجزەی پێغەمبەران جیاوازە لە سحری ساحران ئەگە سحری ساحران نەبووایە دەمانگوت لەوە چێ نەعوذ بالله پێغەمبەرانیش خەڵک لێی دەشێوە ئەمانەش پێغەمبەر نەبن ئەمانەش بەدەمی خواوە قسە بکەن ئەمە شەیاطینی هاوکاریان بکە بەڵام معجزەی پێغەمبەران ئەوەیە خۆشەویستەکانم بەردەوامی هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە صحیح بوخاری مسلمە هاتووە لە ناو جێشێکە بۆ 300 کەس بوون تینویان بووە پەرداخ ئاوی لێ بۆ فەرموویەتی بێنن پەنجەکانی خستۆتە ناویەوە وەکو کانی لە هەموو پەنجەکانیەوە ئاو هاتوۆتە دەرەوە 300 کەس لەو ئاوە دەستنوێژیان گرتووە و لیان خواردێتەوە کوندەکانیان لێ پڕ کردووە ئاوەکە نەبڕاوە ئەوە چەند ڕۆژ پێیان بووە بەڵامی ساحر وانییە ساحر هەر چەند دقەیەکە لەبەر چاوی تۆدا یەکسە پوچەڵ دەبێتەوە بۆ ڕوونترکردنەوە بە سەراتێکی کوردی خۆشتان بۆ دەجێڕمەوە مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە مەلای گەورەی کۆیە لە تەفسیرەکەیدا تەفسیری کوردی بەرگی 1 لاپەڕەی 129 دەفەرمێ جارێکیان کابرایەک هاتە کۆیە بابم مەلا عەبدوڵای جەلیزادە و شێخ عەبدولکەریمی بەرزنجیش دانیشتبوون هاتە دانیشتن و مەجلیسەکە و خەڵکێکی زۆری منتیقەی کۆی لێبوو کابرا ساحر بوو سحر و جادووی دەکرد 4 فلسەیە 4 پولە سوورکەی سکەی عوسمانی لە من وەرگرت یعنی وەکو بڵێ 4 فلس وەکو بڵێ 4250 دیناری ئاوا بە اعتیباری ئەمڕۆ لە منی وەرگرت سکەکان سکەی سوور بوون یعنی زۆر بێنرخ بوون وەکو 250 دیناری ئەمڕۆ لەوەش کەمتر نرخی هەبووە ئەڵێ لە منی منداڵ بووم لە منی وەرگرت خستیە ناو کاسەیەک ئاوەوە پەڕۆیەکی بەسەرادا چەند ورتەورتێکی کرد و دەستی تێ کرد و هێنانیە دەرەوە 4 لیرەی زێڕی خالیس بە مۆری پاشایەتیەوە هاتنە دەرەوە ئەڵێ منیش کە ئەوەم بینی وتم باشە تۆ کە ئەمەت پێدەکرێ ئەم پارە سوورە بێنرخانە دەکەی بەم لیرە زێڕە عیارە 24 باشە بۆ دەگەڕێی ئەم فاڵچێتیە دەکەی لەو 2 هێلکە و لەو قاپێ ماست و لەو درهەمێک و بەم حاڵە کەسیفە دەژێی ئەی باشە بۆ نایەی وەکو ئەمڕۆ بەڕوونتر بڵێم 1000 دیناری تەبع بێنە بیکەنە ئەو قاپەوە بێنە دەرەوە بیکە بە $100 هەر ڕۆژانە خسێت چوارێکی ئاوا لێ بکەی بەستە ئەتر تۆ هەر لە سکەی هینە لە 1000 دیناری تەبعا بیکە $100 دەربکە ئەڵێ وتی کاکەوە تۆ ئەڵێی چی من تیا دەچم ئەمە هەر یەک مەسافەی کەمە دوای پوچەڵ دەبێتەوە ئەمە بەس ڕووکەشە ئەمە بەس لەبەر چاوی ئێوە وایە ئەینا لەبەر چاوی خۆم هەر پارە بێنرخەکەیە خستێەوە ناو ئاوەکە دەریێنانەوە بوونەوە پارەکەی جاران یعنی سحر ئەوەیە بەس لەبەر چاوی تۆ وایە بەڵام معجزەی پێغەمبەران هەمیشەیە جارشکە بە تاڵبوونەوەی پێوە دیار نابێ ئەم سحرە کاریگەریەکەی کاتیە ئینسان ڕزگاری دەبێت لێی ئەوەیە کە ژن و مێردێک جاری وایە ڕەن بە کاریگەری سحریان لەسەر بێ براو برایەک براو خوشکێک دوو دۆست بەو شێوەیە لەوان خەتەرتر لە شەیطانی سحر باس خەتەرتر بریتە لە ئەو شەیاطینیانن کە دەکەونە بەینی خەڵکەوە لە صحیحی مسلمە بە ژمارە فەرموودەی 7106 هاتووە ئەمەیان سحر نییە یعنی شەیاطینەکە دێتە بن کڵێشەتەوە هانی دڵ و دەروونت دەدا تووڕەیت زیاد دەکات تا لە خێزانت جیا دەبێەوە
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ئیبلیس عەرشەکەی خۆی لەسەر ئاو داناوە ئەمجا ثم يبعث سراياه ئیبلیس شەیاطینی گەورە جنۆکەکانی شەیاطینیەکان بڵاو دەکاتەوە بەسەر زەویدا فأدناهم منه منزلة أعظمهم فتنة ئەوانەیان کە لە هەمووانیان لای ئیبلیس شەیطانی گەورە خۆشەویستن ئەوانەیان کە زۆرترین بەڵا بەسەر خەڵکی ئیماندار و ئینسانیەت دادێنن یەکیان دێ دەڵێ فعلت کەذا وکەذا ئەوم گوناهەم بە فڵان کەس کرد ئەو گوناهەم بە فڵان کەس کرد دەڵێ هیچ نییە دوایی تۆبە دەکا و خوا لێی خۆش دەبێت حتى آخر یەکیان دێ ئەڵێ ما تركته حتى فرقت بينه وبين امرأته ئەڵێ چوومە ماڵی فڵان کەسەوە لە زیکری خوا دوور بوون دەمەبۆڵەیەکیان بوو چوومە نێوانیانەوە دڵم پڕکردن بەرامبەر یەکشتی خراپم دەهێنانەوە یاد وام لێ کرد لە پیاوەکە واز منێ لێنا تا ژنەکەی تەڵاقدا تا لە یەکم کردن ئەڵێ پێی دەڵێ نیعمە ئەنتە بەڕاستی تۆ لە هەمووان باشتری باشترین شەیاطینی ئەو کەسەیە ئەو شەیاطینەیە کە ژنومێردێک لە یەک دەکات جا ئەمە شەیاطینێک بە وەسوەسە دێتە دڵ و دەروونتەوە بۆیە ئەو کاتەی زۆر تووڕەوی لە کێشەیەکی خێزانیدا بزانە شەیطان لەو کاتەدا ئامادەیە ئاگادار بە ناوی خوا بێن نەدەستنێ شەڵگرە دوورکەوەوە لەوە خەتەرتر لە ساحیرەکە خەتەرتر بڕێزان لە شەیاطینی وەسوەسەدار خەتەرتر مرۆڤە دوور لە ڕووی جەنابتان و ڕێزم بۆ ڕووی ئێوە ئیماندار و حرمەتدار ئەو مرۆڤانن کە بە چاوی سەر دەبیندرێن کە دەکەونە نێوانی ژنومێردێکەوە بە قسە لە یەکیان دەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ليس منا من خبب امرأة على زوجها لمن نییە ئومەتی من نییە شەفاعەتی من نایگرێتەوە با خۆی بە ئیمانداری ئومەتم نەزانێ ئەو کەسەی پیا و ژنێک لە یەک دەکا ژنێک لە پیاوەکەی هەڵدەژێڕێتەوە یان پیاوێک لە ژنەکەی هەڵدەژێڕێتەوە نێوانیانەوە لێشیان زیاکاتەوە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە خوا لە قورئانە دەفەرمێ پەنا بگرە بە ئەڵڵاه لە چی من شەر النەفاثات في العقد لەو کەسانەی فو دەکەن بە گرێدا ئەماتە مەستەوە نییە گرەیەک بێنی فوی تێکەی سحرەوە بێ یعنی بە زمانیان بە قسەیان دەکەونە بینی دوو کەسەوە کە عەقدێک لە نێوانیاندایە ژنومێر گرێ لە نێوانیاندا هەیە یان نە گرێی هاوسەری هەیە عەقدی هاوسەری هەیە ناڵێ عەقدی زەواج ئەو کەسەی دێ بە قسە دەکەوێتە نێوانی ئەم دوو دەستگیرانەوە ئەم ژنومێردەوە هەتا ئەم گرەی هاوسەری هەڵدەوەشێنێتەوە عەقدی زەواجەکان پێ بەتاڵ دەکاتەوە لە یەکیان زیاد دەکاتەوە بڵێ خوایە پەنات پێدەگرم لەوانە بمپارێزە دوو شەریع عەقد لە بەینیاندایە دوو هاوڕێ عەقدی برادەرایەتی لە بەینیاندایە دوو براو خوشک عەقدی براو خوشکایەتی لە بەینیاندایە ئەم کەسە بە زمانی پیسی دێ قسەیان بۆ دەکا قسەیەک لای ئەم قسەیەک لایەوە قسەیەک لای ئەو قسەیەک لای ئەم دڵیان بەرامبەر یەک ڕەش دەکا تا لە یەکیان زیاد دەکاتەوە بڵێ خوایە بمپارێزە لە شەڕی ئەوانە وەیل لكل همزة لمزة بە هیلاک چوون بەدبەختی و خەسارەتمەندی بۆ ئەو کەسانەی دوو سیفەتیان هەیە خوا دەفەرمێ همزە دایمەتانەوتە شەر لە خەڵک دەدەن بچنە هەر ماڵەکەەوە تانەوتە شەر لە خانوەکەی دەدەن لە سیارەکەی دەدەن لە جلوبەرگەکەی لە معاشەکەی لە پیشەکەی تۆ جاری وایە عیبت نییە بۆ خۆت قەناعەتت کردووە خوای گەورە 100 مەتر خانووی دایتەوە ئەزانی پاشای مانگی 400,000 دەست دەکەوێت ئەزانی 4 ملیۆنت هەیە شکری خوا دەکەی یەکێ دێتە ماڵەکەتەوە دێتە بن کڵێشەتەوە کەوەکەی خانووە ئەوە چۆن جێت دەبێتەوە وە چۆن بە 400,000 دەی بە زەهر ناتکوژێ ئەوە چۆن بەوە دەژی جاوەکەی پیشەیەتەوە هەتا هەموو خەڵک پێشکەوت ڕەفیقەکانت بوون بەچی وا لێ دەکاتت کا بە دوژمنی خۆت هەر خۆتت بەرچاو دەکەوێت لە ژیانی خۆت بێزار دەبی هاوار بە حاڵی ئەو کەسەی ڕەنجەڕۆ ئەو کەسەی کە خەڵک ئاوا لێ دەکا دایم مەزمانی تانەوتە شەری هەیە لومەزە درۆبوختان و هاتوچۆ دەکا لە نێوانی دوو خۆشەویستدا هەتا دایان کا بە دوژمنی یەکتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئیاکم وسوء ذات البین فإنها الحالقة تکایە خۆتان بپارێزن لەوەی کە نێوانی خەڵک تێکدەن و خەڵکی پارچە پارچەکەن چونکە ئەوە دینتان دەتاشێ چۆن گوێزان مو دەتاشێ ئاوە دین دەتاشێ ئەو کەسێک کە خەڵکی لە یەک دەکا لە مسند ئیمام ئەحمەدە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەلا ئوخبیڕکم بخیاریکم پێتان بڵێم ئومەتەکەم باشترین کەس لە ئێوە کێیە باشترین کەس لە ئومەتی ئیسلام ئەو کەسەیە الذين إذا رؤوا ذكر الله تعالى هر کس بینیت و خواد بیر هاتەوە ذکری خواد بیر هاتەوە بە بینینی خواد هاتەوە یاد ئەو کەسە باشترین کەسە فڵان کەست بینی یەکسەر ئیسلام ئیمان مزگەوت ڕەوشتی جوان علم و زانست ئەخلاق و ئەدەبت بەبیر هاتەوە کە خوا پێی خۆشە وەڵای ئەو کەسە خۆشەویستترین کەسی خوایە ئەلا ئوخبیڕکم بشرارکم
ئەمجا فەرمووی پێتان بڵێم چ کەسێک لە ئومەتم لە هەموو کەس خراپترە، لە هەموو کەس خراپتر، لە پیاوکوش، لە زیناکار، لە عەرەخۆر، لە قومارچی، لە داوێن پیس، ئێمە وازانی هەلەمانە خراپن، لە هەموو کەس خراپتر ئەو کەسەیە المەشاؤون بالنەمیمە، ئەو کەسانی دایمە لە هاتوچۆی دوو زمانیدان دەچێتە ماڵی ئەم قسەیەک دەکات لەولا قسەیەشی تر دەکات، دایمە قسە دێن و دەبن، ئەوانە خراپترین خەڵقی خوان. دووەم المفسدون بین الأحبة، هەر کەسێ دوو خۆشەویست لە یەک دەکات بە زمانی. سێم الباغون للبراء العنەتە، دایمە بە دووی تانەوتە شەرەوەن، بچێتە هەر ماڵێک هەر شتێک ببینێ ئیلا تەعنێکی لێ دەدا، ئیلا ئاماژەیەکی پێ دەکات، جایان بەچاو ئازمای لێ دەرەکات، ملی بۆ لار دەکاتەوە، گاڵتە بە هەموو خەڵک دەکات، ئەو کەسانە خراپترینی خەڵکن. چارەسەر بۆ ساحر، بۆ ئەو کەسەی کەوا لە سحر دەترسێ. ڕاستە عولەمای ئیسلام فەرموویانە سحر کاریگەری هەیە لەسەر ناخی ئینسان، لەسەر دڵی ئینسان، وا لێ دەکات شتێکت خۆش دەوێت ڕقل لێ دەبێت، ڕقل لێ دەبێت خۆشت دەوێت. سحر وا دەکات ئینسان ئیرادەی لاواز دەبێت. جاری وا هەیە زانایان فەرموویانە قەد یەقتەل السحر، ئینسانی وایە بەهۆی سحرەوە دەکوژرێ، هەر ناخی هەڵدەتەچێنێ، ئەو یەمڕض یان بەهۆی سحرەوە سحری لەکراوە نەخۆش کەوتووە، ئەو یفسد العقل یان عقلی لەدەستداوە، عقلی بە چاکە و خراپەی خۆی ناشتێ. ويجلب الأوهام الباطلة دائما لوهم خيالاتي بطالة دجي والخيالات المدمرة خيالي واي بودي خليك الجاني خوي كوتاي بيدينا بهو أو سحر وكليك راوا يعني كاري لسميشك ودلو دروني كردوا عقلي خليك لدزددا بلام بزانن أما زور جرينجا مرجنية بريزان هر کەسێ ئاوا بوو وەکو باسم کردن لە ئەوڵەوە ئێمە ئەم وڵاتە هەرچی دەڵێن یەکسەدەن سحر لێکراوە، نەخێوانیە. ڕەم بێ ئەم کەسێ یەکەم جار نەخۆش بێ، ئینسان کە جەستەی نەخۆش بوو دنیا لەبەر چاوی تاڵە، بەهۆی ئازارەکانی جەستەی خۆیەوە هەموو شتێکی لێ تێک دەچێت. لەوانەیە نەخۆشی جەستەیی نەبێ، ئەم ئینسانە نەخۆشی دەرونی هەبێ. نەخۆشی دەرونی بەڕێزان شێتی نییە، تێکچوونی هۆرمۆناتە، کۆمەڵە ئەسبابی ترە کە ئەمە پەیوەندی بە سحرەوە نییە، ئەمە دکتۆری دەرونی دەبێت تەشخیصی بکە. لەوە ئەچێ ئەم بەڕێزە خەفەتێکی هەبێ، لەوە ئەچێ ئەم ئینسانە خەفەتێکی هەبێ، ئەم خەفەتە وای لێ کردووە ژیانی لێ تاڵ بووە، سحری لێ نەکراوە، کەس سحری لێ نەکردووە، ئەم خەفەتە وای لێ کردووە. بەڕێزان جاری وا هەیە مامۆستایەکی بەڕێز فەرمووی ئافرەتێکیان هێنا بۆلام چەندین شوێن و بەناو شێخ و بەناو مەلایان پێکرد بوو وتپیان کاکە ئەم ئافرەتە سحری لێ کراوە، شووی بە کوڕێ کرد بوو، شەکرا و خرابەوە مارە کرابوو، ئافرەتەکە شێت بوو، شێت بوو بە زنجیر بەستویانەوە و لیاندا بوو، لە بنە پێیاندا بوو، تویانەوە جن چۆتە لە شێوەمە سحری لێ کراوە و دەبێت بەو دەبە ئاوانە خۆی پشووە ئەوەندە قورئان گوێ لێ بگرێ و ئەو مامۆستا بەڕێزە فەرمووی کاتێک ئەو ئافرەتیان هێنا بۆ لای من گوتم وەڵڵاهی من لەو شتانە نازانم، نە سحر بەتاڵ دەکەمەوە، نەزانم جنۆکەت چۆنە، بەڵام ئەوەندە دەزانم بزانن ئەم ئافرەتە نەخۆشی جەستەیی هەیە، نەخۆشی دەرونی هەیە، تێوەڵا بدومانێتەوە دکتۆری دەرونی شتێتی بەخوا منیش هیچ هەرم حەپانەی بدەمە و هیچ استفادەیەکی نییە. ئافرەتەکە بە مامۆستا بەڕێزەکە گوتم مامۆستا دەکرێت 2 دقە لەگەڵ بەڕێستا دانیشم وەکو باوکێک پەنات بۆ بێنم، گوتم ئێوە بچنە دەرەوە با بزانم گوێی لێ بگرم. وتوی مامۆستا من دڵم بە کوڕێکی ترەوەیە، باوکم نەیداومێ، بە زۆر داویانم بەم کوڕە خۆم شێت کردووە، عیبم نییە، بەخواوەی کە لەن سحر لێکراوە جادو لێکراوە ئەو هەمووانەوە هەموو درۆ دەکەن، من عیبم نییە، خۆم وا لێ کردووە. ئەگە تۆ ئەو کوڕە بانکەی و قەناعەتی پێ بکەی وازم لێ بێنێ من دەست بەجێ چاک دەبمەوە. هات چاو لێ بەڕێزان جاری وا شتەکان تەمسیلی کراون، بەڵام ئەو هەموویان لێداوە، ئەو هەموو دەرمانە و ئەو هەموو گومان دروستکردنەوە و فڵان کەس لەوە سحری لێ کردووە و ڕاستیش نییە. ئەسڵەکەی ئەوەیە خۆی دەزانێت دەردەکەی لە شوێوەیە بەچی وای لێ هاتووە. بۆیە ئەگەر لە 100 شتا ئەم شتانە هەبن لەوە یەکیان سحر بێ، 99 شتەکانی ترن، ئێمە هەمووی نەبژێڕینەوە بۆ سحر. ئەو کەسانەش کە گومانیان وابوو سحریان لێ دەکرێن نابێ بچن بۆ لای کەسێشکە فاڵچێشکە بڵێ من سحرت بەتاڵ دەکەمەوە، هەر کەسێک کوتی من دەزانم فڵان کە سحر لێکراوە، من غەیبیات دەزانم بزانە درۆزنە، چونکە خوا دەفەرمێ هەل ئونەبئکم عەلا من تەنەزەل الشەیاطین تنزل على كل أفاك أثيم يلقون السمع وأكثرهم كاذبون. خلال سورة الشعراء آياتي 221-223 فرمي پێتان بڵێم شەیاطینەکان دەچنە لای چێ دۆستی شەیاطین و شەیطانە خراپەکانە؟ ئەو کەسانەی کە زۆر بوختانچی و گونەهبارن، ئەو کەسانە دەڵێن ئێمە جنەکان شتمان پێ دەڵێن، دەزانم تۆ سحر لێکراوە، نزیەکێکی خۆت سحری لێکردوویت، ئەزانم دزیل لێکراوە، ئەزانم چێ دزیەکەی لێکردووی، ڕقیان لێتە،
ڕزقت بەسراوە بەختت بەسراوە بۆت دەکەمەوە گوێ لە کەلامی خوا بگرن بەڕێزان خوا دەفەرمێ ئەوانە وەئەکسەڕهم کاذیبون زۆر درۆزنن ئەوانە درۆزنن ئەوانە شەیطان دەچێتە دەستەیانەوە و بە ناوی شەیطانەوە قسە دەکەن خۆتانیان لێ پارێزن نەچن بچنە لای ئەو کەسانە بە زۆری لەگەڵ حرمەت و ڕێزی تایبەتین بۆ خوشکانی بەڕێزدا ئافرەتان دەخەڵەتێنن هان نکتەیەکی خۆشتان بۆ بژێڕمەوە مامۆستای جەلیزادە مامۆستا محەممەدی جەلیزادە لە تەفسیری کوردی لە بەرگی دەدا لە پەڕەح 113 دەفەرمێ کاتی خۆی کابرایەکە بوو لە دەوروبەری کۆی و ئەوانە ژن دەچوون بۆ لای دەیگوت من لەگەڵ جنۆکەیە قسە دەکەم ئیوا هەوو دەیگوت سەرم دێشێ دەیگوت جن لە قەلبتایە ڕای دێشێشا و پەردەیەکی پێدادا و جووکە جووشێک دەهات ژنە کۆی داهاتنەوە داگوت مامۆستا قەسەم بەخوا خۆمان گوێمان لە دەنگی جنۆکەکان بوو کە جووکە جووکی داهات دەریەکردن جووکە جووکیان داهات دوایی کابرا کە تۆپەلاسیک پەیدا بوو خەڵکی کە بینی لێی ئاشکرا بوو ئەمە چی کردووە تۆپەلاسیکی بچووک نازەم و جەنەبتان بینیوتانە کابرا هاتوو تۆپەلاسیکەکە فیتفیتەیە کە فویتێکی جیکە جیک دەکا خستوێتێ ناو تۆپەکەوە خستوێتێ ناو جەستەی ئافرەتەکەەوە دەستی پێدانەوە گوشیوێتی ئێفیکە لێ دەدا جیک 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 دەکا ژنی داماوکتێتی خۆم گوێم لە جنۆکەکان بوو کە جیکە جیک داهاتنە دەرێ دوای لێ ئاشکرا بوو کابرای ساحیرکەوە جیکە جیکە و تۆپەلاسیکەیە ژنی داماویش دەیانگوت بەخوا خۆمان گوێمان لێ بوو کە جیکە جیکیان داهات و دەڕێژنە دەرەوە بەڕێزان ئەوانە درۆزنن ئەوانە ئەگەر ڕاست دەکەن هەرچی کەس چوو بۆ لای تۆ سیحرت لێکراوە تۆ بەختت بەسراوە بۆیە شت بۆ ناکرێ فڵان کەس ڕقی لێتە و فڵان کەس ناحەستە بەس یەک شتیان پێ بڵێن ئەگەر تۆ ئەوەندە عیلمی غەیبت پێیە و ئاوا ئاگاداری حاڵ و باڵی ئەو خەڵکەی هەیبەت بەخت تۆ حتا ماوی چاوەڕێی ئافرەتێکی بیخەڵەتێنی و چەند دینارێکی لێوەرگری ئەرە بۆ خۆت دەوڵەمەند ناکەی ئەرە بۆ ناچی قاسەیەک بکەیتەوە ئەرە بۆ پێمان ناڵی کاکە بەیانی دۆلار بەرز دەبیان نزم دەبێ خۆ بەس ئەو عیلمە بزانی بەستە وەرە ئەمڕۆ دێدان دۆلار نزمە بیکڕە و بەیانی ئەگەر دەزانی بەرز دەبێتەوە با بیکڕین و بیفرۆشینەوە بەس ئەوەندەم پێ بڵێ بەیانی نرخی دۆلار بەرزیان نزمە بەس ئەو پرسیاری لێ بکە بزان دەوێرە پێت بڵێ بەڵام ئەو کەسانی کە دەچن بۆ لایەن گرفتار فەقیرە هەر کە دەڵێ سیحری لێکڕەڵە بەخوا ڕاست دەکەی ئەڵە ڕاست دەکەی لەبەرەوە خۆتانیان لێ پارێزن نەچی بۆ لای فاڵچی سیحرت بۆ بەتاڵکاتەوە چونکە ئەگەر جەستت کەوتە ناو پیساییەکەوە لە ڕووی جەنابتان نابێ بچی بە ئاوی زێراب خۆت بشۆیتەوە ئەبێ بچی بە ئاوی پاک خۆت بشۆیتەوە پیسی بە ئاوی زێراب پانابێتەوە پیسی بە ئاوی ڕون و حەڵاڵ پاک دەبێتەوە ئاوی ڕون و حەڵاڵیش ئەم شتانەیە یەکەم متمانەت بەخوا هەبێ ترس لە هیچ شتێک نەبێ شەیخ الئیسلام ئیبن تەیمیە ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ ئیمامی عەلی دەچوو بۆ جیهاد لەو کاتەدا کابرایەک هات بۆ لای وتی ئیمامی عەلی مەڕۆ وتی بۆ وتی سەیری بورجەکانم کردووە مانگ لە بورجی عەقرەبایە بچی شکست دێنی بچی لەم جەنگەدا دەشکەی فاڵی بۆ گرتەوە بە حیساب ئیمامی عەلی فەرمووی بەل نوسافر ثقة بالله دەی وەڵڵی هەر دەچم بۆ ئەو غەزایە دەچم ثقة بالله متمانەم بەخوا هەیە وتوكلا على الله پشتم بەخوا بەستووە وتەکذیبا لەکە بۆی تۆش بە درۆخ بخەمەوە بۆی نەڵی بەڕاستی زانیم شەر بێ دەبێ هەر بچم سیقەم بەخوا هەیە تەوەکولم لەسەر ئەڵڵایە تۆش بە درۆزن دەزانم کە ئیدعای غەیب دەکەی ئیمامی عەلی چوو بۆ جەنگەکە و زۆر بە سەرکەوتویش گەڕایەوە لە هەموو جەنگەکان سەرکەوتنی باشتری بەدەستهێنا بۆیە تۆش پشت بەخوا ببەستە بۆ خۆپاراستن لە سیحر و جادو یەکەم عیلاجی دەفع عیلاجی ڕەفع یعنی بۆی توش نەبی یان خوا نەخواستە ئەگەر توش بووی بۆی نەجاتت ببێ پەنا بۆ ئەمانە ببە بەڕێزان زۆر ئاسانە خۆتان ژنتان مناڵتان هەمووی فێرکەن دوای هەموو نوێژێک ئايات الکورسی بخوێنە سوورەتی قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل والله بخوێنە بەیانیان سێ جاریان بخوێنە کە چوویتە سەر جێگای خەوتن مەخەوە سێ جاریان بخوێنە دڵنیات دەکەن فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو ساحری دنیا سحر لێ بکە کار لێ ناکە هیچ سحرێک کار لێ ناکە لێت کرابێ بەوە بەتاڵ دەبێتەوە پێویستیت بە هیچ کەسێکتر نییە پیغمبری خدا صلی الله علیه و سلم دفرمه من قرأ الآيتين من آخر سورة البقرة في ليلة كفتاه لبخاري مسلم هاتو هر کسی پیش او بخوه لشوا دو آياتي كوتاي سورة بقرة بخوانه بس يتي هیچ سحر کاری لناکا سيميان دعاء حضرت يونس بخوانه كذا فما لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين حضرت يونس أم دعاء خوان ئەم دوعای دەزانی بەڕێزان جگەل لە خوێندنەکەی ماناکەشی بزانی ئەم جا تەسیری دەبێت لا إله إلا أنت سبحانك پێمان دەڵێ یا ڕەبی خوای پەروەردگار هیچ پەرستراوێک نییە جگە لە تۆ یا ئەڵڵا تۆ پاک و بێگەردی یعنی شکستی خۆت مەدە لای خوا ناوەی نەعوذ بالله خوا بۆ وای لێ کردم
خوا بۆ منی والێک زیاد لە هەموو خەڵکی بڵێن نەخوایە گیان شکستەکانی من پەیوەندیان بە ذاتی تۆوە نییە تۆ قەت شکستی عەبدی خۆتن ناوێ دووەمیان ئینی كنت من الظالمین یا ڕەبی خوایە من خۆم ستەمکار بووم شکستی خۆشت مەخە پاڵ خەڵک ئەم ئاەتە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمووی هەر کەسێک کەوتە تنگانەوە لەم يدعو بها مسلم قط إلا استجاب له هەر مسلمانێک لە تنگانەدا ئەم دوعای حەزەتی یونس بخوێنێ ئیلا خوا وەڵامی دەداتەوە پێمان دەڵێ لە کاتی شکستە یەکەم مەیخە پاڵ خوا بڵێ خوایە تۆ پاک و بێگەردی تۆ چاکەی من نەبێناتەوە گومانی چاکم پێتە یا ئەڵڵا دووەم شکستەکانی خۆت مەخە پاڵ خەڵک بڵێ خەڵک وای لێکردم فڵان خەڵک بوو فڵان کەس بوو نابی خەلای خۆت بە خۆتدا بچۆوە ئیعادە نەزەرێک بە حاڵی خۆتا بکەوە لەوانەیە خەلەلێک لە ژیانتا هەبوو بێ خوا ئەم مصیبەتەی هێناوەتە پێشەوە بۆی بە خۆتا بچیتەوە إمام ابن القيم الجوزي رحمة الله عليه بالفوائد على كتاب الفوائد خويدا على فرد وسط يكاد فما وقد جرب أن من قالها 7 مرات كشف الله ضره هر کسی لکاتی ناراحتی و دڵتونجی و قەلەقی و مصیبەتە حەوت جار ئەم زیکرە بخوێنێ لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين خوای گەورە ناڕەحەتیەکەی لەسەر لا دەبا پەنا بۆ ئەم زیکرە بەرە چوارم خواردنی خورما لە صحیح بوخاری مسلم هاتۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک بەیانیان 7 دەنە خورمای عەجوەی تازەی مەدینە بخوا لم يضره ذلك اليوم سم ولا سحر أو روج النزهر كاري ليدك نسحر كاري ليدك أو شخوارنكي زور بسودة بوشارسري مروفيجيش كلا قلبي الشيطان ديتني وخيزانك تولى بيني خوتو هاوركتا بيني خوتو من الله كانت ديوي ليك تام كعب دجمن بقسيمك شوك خواده فرمي ولا تطع كل حلاف مهين هماز مشاء بنميم ولا تطع يعني لا تسمع لكلامه أي إنسان أي بياو أي جن أي كروكج عقل بجير بجوال لقسي كسيق مقرك زو سوين دخوا حلاف صيغه مبالغه يعني هميشه بردوامي خوا سوين دي لسدمه مهين سوق وشلوكا انسانك بريزي ناو كومالغانا به رفيقي سوق وشلوك مكا جوال لقسي مقرا كحزاز سوين دبو دخوا بو قناعات الفيبكا همازين جوال لقسي كسيق مقرا كتانا وتشرددا كهات مالوا نانیشت دەخوا کە ڕۆی 100 غیبەتت دەکا ها زۆربەی جار خوشکان بەوە پشتیان شکاوە ئەڵە فڵان کەس گاڵتەی پێکردم گاڵتەی بە ماڵەکەم کردووە گاڵتەی بە ئەساسی ناو ماڵەکەم کردووە گاڵتەی بە خواردنەکەم کردووە خوا ئەفەرمێت دڵی خۆت بەوانە سەغڵەت مەکە ئەوانە خوا ڕقی لێیانە هەمازن بە هەر غیبەتی تۆ بکە بە هەر تانەوتە شەرت لێ بدە دڵی خۆتی پێوە ئازار مەدە گوێ لە قسەی کەسێک مەگرە مەشائیم بینەمیم دیێ قسەت بۆ دەژێڕێتەوە ئەزانی فڵان کەس وای پێوتی بڵێ دەی کوڕە گەرنی ئازابێ بەخوا بەوە ڕزگارت دەبێت بڵێ خوا هیدایەتی بدە کوڕە گەرنی ئازابێ مشکلە نییە چانی نێوێراولەکەم خۆم پێم بڵێ ئەوە بێجورئەتیە لە پشم لە غیبەتی کردوم هەر وازی لێ بێنە خوا دەفەرمێت لا تسمع لكلامه ولا طع بەدوادەچوونی بۆ مەکە با دڵ ناڕەحەت نەبی با تووشی خەم و خەفەت نەبی ئەوە شەیطانە هاتووەتە لات وازی لێ بێنە تعلیق لێ دەدا خانووەکەت گەورە بێ هەر دەڵێ ئەمە چۆن خزمەت دەکرێت بچووک بێڵە تۆ چۆن دەبێتەوە پارەت کەم بێ ئەڵە چۆن پێی دەژی پارەت زۆر بێڵە چۆن پەیدات کرد جلد جوان بێ ئەڵێ ئەمە چۆنت کڕی جلد ناشرین بێڵە بۆ هەرەوە لە بەرایە ئەم کەسانە گوێیان پێمەدە وازیان لێ بێنە هەر ڕەفاقەتیشیان مەکە قسەی خۆی فڕێدا مێڵە بچێتە گوێتەوە نەک لەم گوێت بڕوا بچێتە ئەو دەرەوە هەر مەهێڵە بچێتە گوێتەوە ئەو کەسەی کتۆی خۆش بوێ ئینسانێکە هانت دەدا بۆ چاکە وەڵی بەڕێزان کەسێک دێتە ماڵەکەتەوە خانووەکەت 50 مەتر بێ ئەوەت پێ دەڵێ حەمد و سەنا بۆ خوا چانیە بەڕێزەکەم کرێچینی کرێچی بووی دەڵێ سوپاس بۆ خوای گەورە چانیە پیاوێکی شەرەفمەندی و کرێکەت پێ دەدرێ و خەڵک نەیکردوویتە دەرەوە دڵت خۆش دەکا بە ماڵەکەت تعلیق لێ نادا تەشەر لێ نادا ئەگەر تانەوتە شەری لێدای گوێی مەدەیە گوێی بۆ مەگرە ئەو کەسەی خۆشی بووی خۆزگە لەگەڵ ئەو کەسانە تێکەڵاو بین وەڵی بەڕێزان هەر کەسێک ئەم سیفەتەی نەبوو بە کەڵکی ڕەفاقەت نایە بە کەڵکی هاتوچۆ نایە ئەو کەسەی تۆی خۆش بوێ قەسەم بەخوا کە هاتە ماڵەکەتەوە خانووەکەشی بەهۆی تۆوە پێخۆش دەبێت نانەڕەقەکەی سەر سفرەکەشتی بەهۆی خۆشەویستی تۆوە لا خۆشەویست دەبێت گوێ لەم فەرمودەی پێغەمبەری خوا بگرن صلی الله عليه وسلم لە صحیح مسلم جابری کوڕی عەبدوڵڵا دەفەرمێ أخذ رسول الله صلى الله عليه وسلم بيدي ذات يوم إلى منزله ڕۆژە لە مزگەوت دەچوینەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی گرتم فەرمووی با بڕۆین بۆ ماڵی ئێمە دەستی ئەم گەنجەی گرت و بردی بۆ ماڵی خۆیان پێغەمبەری خوا فەرمووی چی خوا بەخشیوێتی بۆ ئەم ژەمە بابی خۆین فأخرج إليه فلقا من خبز چەند گوێچکەنانێکی ڕقیان هێنا نانەکە ڕق بوو بۆ گوێچکەنان کە مابەوە هێنان وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەخوا ئەمڕۆ بۆ ئەم ژەمە ئەم گوێچکەنانانەمان هەیە
فقال ما من أدم فەرمووی پێخۆرێکمان نییە ماستێک دۆیەک شتێکە پێی بخۆین شۆربایەک خێزانی بەڕێزی وتیان نا إلا شيء من خل وڵای تۆزە سرکەمان هەیە هیچ پێخۆرێکمان نییە هەندێک سرکە نەبێ نان بە سرکەوە بیخۆی گوێچکەنانی ڕاق فقال فإن الخل نعم الأدم فەرمووی بەڕاستی باشترین پێخۆر سرکەیە ئەی خوانەی بڕێ پێغەمبەری خوا صلی الله علیه و گوێچکەنانە ڕقەکانی لەگەڵ جابیری خۆشەویستە بەو نان و سرکەیەوە خوارد فەرمووی بەخوا پێخۆری چاکە سرکە نەیکرد بە ئاژاوە نەیفەرموو تەریق بووینەوە ئەی ماڵی میێران جا چۆن حەیامان چوو ئەم پیاوەم بۆ هێنایەوە نا ئەم پیاوە لەبەر خوا تۆی خۆش دەوێت لەبەر خوا ڕێزت لێ دەگرێ هاتوۆتە ماڵەکەت ئەگەر گوێچکەنانی ڕق بە سرکەوە بخوا بە پڵاو گۆشتی خەڵکی ناگۆڕێتەوە جاء لحديثك بقرن قال جابر دفرميه فما زلت أحب الخل منذ سمعتها من النبي الله صلى الله عليه وسلم والله لو رجوك بيغمبر مجويلي ولا مالي خوان فموي باشترين بيا خور سركيه كناني بيا بخوي لو رجو حزم للسركيه دائما لما لدي خوم او اندم بيغمبر خوش بيست كزانين بيغمبر بمدحيكر والله لو رجو بيم خوشا بەخوا بەڕێزم ئەو کەسێک کە دێتە ماڵەکەت ئەگەر تۆی خۆش بووێ نانەڕەقەکە بە هەموو شتێ ناگۆڕێتەوە چونکە تۆی خۆش دەوێت ئەویشی خۆش دەوێت کە بزانێت تۆ پێت خۆشە جا ئەمجا سبحان الله تەلحەی کوڕی نافع کە حەدیثەکەی لە جابر گێڕاوەتەوە دەفەرمێ ما زلت أحب الخل منذ سمعتها من جابر والله منیش حەدیثەکەم لە جابر بیستووە لەو ڕۆژەوە حەزم لە نان و سرکەیە سرکەم لەلا خۆشەویست بووە وەکو پێخۆر بە نانەوە بیخۆم چونکە لە خۆشەویستی جابر و پێغەمبەری خوا منیش لەلام خۆشەویست بووە بۆیە قەت دڵت بە خەڵکی خراپ و بینی ژن و مێرویستی تێکردا دەرگای لەسەر داخە گوێی بۆ مەگرە شەیطانەکە بکە دەرەوە لە ماڵەکەتە گوێی بۆ مەگرە دڵسۆزتر نییە خوشکی بەڕێزم وەڵڵی خوشکانی بەڕێزم ئافرەتانی بەڕێز هیچ کەس بە قەدەر مێردەکەی تۆ دڵسۆز نییە بۆ تۆ ئەی پیاوی بەڕێز دڵنیا بە هیچ کەس بە قەدەر ژنەکەی خۆت مەحرەم نییە بۆ تۆ دڵسۆز نییە بۆ تۆ هەر کەسێ ویستی لەو بینەتانە قسە بکە بزانە شەیطانێکە و دەیەوێت بینتان تێکدا بیکە دەرەوە خوا فەرمووی وەلا تطیع گوێی بۆ مەگرە گوێی بۆ بگری زەرەر دەکەی ئەوە لە سحر پیسترە ئەوەی کە دەکەوێتە کۆتایی وتارەکەمەوە بیڵێن بەداخەوە ئێستا وڵاتمان پڕ بووە لەم نوشتە نووس و فاڵچی و کە زۆریان ساحری نیشکر سحر نازانن بەڵام دڵی خەڵک مشەوەش دەکەن کۆمەڵگەیان بەش کردووە لە ئەنجامی ئەوەدا کە ئێمە سەنتەری توێژینەوەی زانستیمان نییە خوشکێک کێشەی هەیە گرفتی هەیە لەگەڵ مێردەکەیدا سەنتەرێک بابەتێک نییە بچێ گرفتەکانی بۆ حەلکە ناچار دەڵێن شێخێک بەناو شێخێک بەڵام مەلایەک لە فڵان شوێنە ئەوی یەکسەر لە ئاها خزمێکی خۆت نزیکێکی خۆت بزانە سحری لێ کردو یەکسەر ئەمدا بامەش بڕوا دەکە ئەم کەوتۆتە دەریا یەکژە لەشی لێشێ هەموو جەستەی ئازاری هەیە زانستە پزیشکەکەی ئێمە هێشتا بەداخە وەکو ئەوروپا تەشخیصی نەخۆشی باش پێ ناکرێ وەڵا لە تاوانە دەچێتە لای فڵان کەس و ئەڵێن بەخوا تۆش سحر لێکراوە با بە ئەم نەخۆشە ئەم هیلاکە ئەم خەمبارە ئەم قەرزارە ئەم نەدارە ئەم کڵۆڵە ئەم کوزۆڵە ئیتر کەس سحری لێ نەکردو بەخوا تۆ بۆ لێکی بە دوژمنی خەڵک بۆ دوای لێ دەکەی ڕقی لە هەموو چوادەوری خەڵکە گومانی لە هەموو کەس هەیە ئەمجا ڕوحی ئینتیقام ئەبێ ڕوحی لێبوردن بڵاوکەینەوە ئەم ژنە ڕقی لە ژنەی چکەیە ئەو هەوێ ڕقی لە هەوێکەیەتی دەچێت نوشتەی لێ دەکات بۆی لای مێردەکەی بەدبەختیکە ها ڕوحی تۆڵەکردنەوەیە کە بازاڕی ئەمانەی گەرم کردووە ئەوانەش خوانە ناسن وەرە یەک بەشەر بچێتە لایەن إلا نڵ سحر لێکراوە إلا نڵە بەختت بەسراوە إلا نڵە بۆت دەکەمەوە کە خۆی بەدبەختە ئەوانە حتا دەمرن لە شەرعا دەفەرمێت ساحر حتا دەمرێ هەر چاوچنۆکە هەر بە فەقیری دەژیا هەر ڕووی ڕەشە لە دنیادا بەبێ ئیمانی دەمرێ بە زەلیلی دەمرێ مەچۆ بۆ لای زەلیلێک ئەوە تۆی بێ بە زەید پێدا بێتەوە نەک کاروباری خۆتی بدەیت دەست ئەمجا وەزارەتی ڕۆشنبیری من نازانم ئێستا چوار تەلەبە لەم مزگەوتە سەر بە یەکەونێن قورئان خوێن ئاسایش دەگاتە سەریان ما بحقی خۆتە خۆ قورئان بە دزی ناخوێندرێ بەڵام بۆ ئەم هەموو فاڵچی و نوشتە نووس و دەستبڕە کە ڕۆژانە ئەم خەڵکە دەکەنە دوژمنی یەکتر باشە ئاسایش بۆ نایانگرێ بۆ دەرگاکانیان داناخا بۆ مەحکەمە حکمیان نادا ئەخە ئەمانە ئاسایشی نەتەوەیی و نیشتیمانی و دەرونیمان دەخەنە مەترسیەوە ئەمانە تیرۆرن کاکە تیرۆرێکن بە نوێژی نێوەڕە دەستی خەڵک دەبڕن ئەی بۆ ئاسایش حەقی نییە وەزارەتی ڕۆشنبیری مامۆستایەک لە مەکتەبە باسی خوا و مەلایکەت و ئەخلاقی جوان کە مامۆستا وریابە شتی ترسناک بۆ تەلەبەکان باز نەکەی ئەی تو خوا چەند فیلم کارتۆنتان پێ دەڵێم وەرن بیان بینن ڕۆژانە مناڵەکانمان سەیری دەکەن ئەوە جادووی لێ کردو ئەوە بە جادو وای کردو ئەوە ئاوایەکی کرد فڵان کەس بوو بە پیرێژن و ئەوە بوو بە گەورە کچۆ مناڵێکی داما و لە ئێستاوە ڕۆژانە تا ئێوارە باسی سحر و جادو دەبیستێ لە فیلم کارتۆنە باشە بۆ وەزارەتی ڕۆشنبیری لەسەوە هەڵوێستی نییە وانە ئەی باشە بۆ وەزارەتی ڕۆشنبیری ئەو فیلم کارتۆنانە کە مناڵەکان پەروەردە دەبن لەسەری هەرچی فیلم کارتۆنە من زۆر بۆ ئەم وتارە زۆر دیقەی چەندانەیەکمدا هەر هەمووی باسی سحر و جادووە
مناڵێکی وەک پەڕی سپی لە ئێستاوە مێشکی پڕ دەبێت لە سیحر و جادو باشە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان ئیشی چییە کە ئەمانە داناخە ئەی بۆ مامۆستاکە دوو کەلیمە باسی دین کا لە پۆلە دوای بانگی دەکەن مامۆستا و یا بە باسی جەهەنەمت بۆ تەلەبە نەکردبێ دوای و تەلەبە دەترسێ ئەی بۆ بەمایان ناترسێ بۆ ئەمایان عیبی نییە چونکە بێدینیە چونکە خوڕافیاتە زانست بڵاوکەنەوە شتی زانستی پەروەردە مەکتەب مزگەوت بە خەڵکی بڵین بەس پەنا بۆ ئەڵڵا بەرە بەس پشت بەخوا ببەستە نەفع و زەڕ تەنها بەدەست ذاتی خۆی پەروەردگارە یا ڕەبی خۆی پەروەردگار هیدایەتمان بدەی یا ڕەبی خوا لە شەڕی ساحران و زمان پیسان و ئاژاوەچیان خوایە خۆمان و خێزان و مناڵمان بەدوورکەی یا ڕەبی خوا بمان پارێزی لە شەڕی ئەو ساحرانەی کە نێوانی خۆشەویستان تێک دەدەن یا ڕەبی خوایە مشکلەی خێزانەکانمان بۆ حەلکەی هەر ژن و مێردێک ناکۆکن ئیسلاحی حاڵیان بکەی هەردوو کەسێک کە لێک ڕەنجاون ئاشتیان کەیتەوە بەیەکەوە یا ڕەبی خوای پەروەردگار هەر کەسێک نەخۆشە شیفای بدەی هەر کەسێک جەستەی بە ئازارە خوای شیفای بەخێری بۆ بنێری یا ئەرحەمە الراحیمین هەر کەسێک دڵی تەنگە یا شافی یا ئەڵڵا خۆت دڵی خۆشکەی و فەرەحی بخێ دڵ و دەرونیەوە هەر کەسێک دەستکوتە دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە ڕەحم بە حاڵمان بکەی چاکانمان بەختەوەرکەی هیدایەتی خراپەکارانمان بدەی عاقبەتی هەموو لایەکشمان بەخێر بجێڕی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون